سڵاو هاوڕێیانی ئازیز و بەخێر بێن بۆ ڤیددیویەکی زۆر تایبەت. هەمومان حەزمان لە سیرکردنی فیلمە و هەمیشە پێمان وتراوە کە سیرکردنی فیلم یارمەتی فێربوونی ئینگلیزیە دات. بەڵام ئایا تا ئێستا لە خۆتت پرسیوە بۆچی دوای سەدان کاتژمێر لە سیرکردنی فیلم هێشتا ناتوانێت وەکو وەکتەری قسە بکەیت؟ بۆچی هێشتا لە هەندێک قسەیان تێناگەیت؟ کێشەکە لە تۆدا نییە، کێشەکە لە چۆنیەتی سیرکردنەکەدایە. فێربوون لە ڕێگەی فیلمەوە تەنها کات بەسەربردن نییە، بەڵکو ڕاهێنانێکی چالاکانەیە. لەم ڤیددیوێدا من کلیلی ئەو دەرگایەتانە دەمێ و چوار هەنگاوی زێڕینتان پێڵێم کە سیرکردنی فیلم لە کات بەسەربردنەوە دەگۆڕێ بۆ وانەیەکی زمانی ئینگلیزی ڕاستەقینە. ئامادەن؟ کەواتە با دەست پێ بکەین. ئێستا من ئەو چوار هەنگاوتان پێڵێم کە پێویستە لە کاتی تەمەشاکردنی فیلم بیکەن. لە هەر شوێنێک گیان کەسێکی تر بپرسن دڵنیا بە هەرام قسانەتان پێ دەڵێن و وەبا لە یەکەم هەنگاویشە دەست پێ بکەین. هەموو فیلمێک هاوڕێت نییە. یەکەم و گرنگترین هەنگاو هەڵبژاردننی فیلمێکی گونجاوە. زۆر کەس یەکسەرە چەند سەیری فیلمی زۆر ئاڵۆزەکەن بۆ نمونە فیلمێکی وەکو The Dark Knight، بەڵام نازانن کە زمانی ئەو جۆرە فیلمانە زۆر ئاڵۆزە. ئەو کەسانەی کە ئاسیان سەرەتا و مامناوەندە بە فیلمی ئەنیمەیشنی دیزی و پیکسار پێویستە دەست پێ بکەن، وەک ڕاتەتوی، تۆی ستۆری، ئاپ ویان نیمۆ. بۆچی؟ چونکە گۆکردنیان زۆر ڕوونە. ئەکتەرە دەنگەکان ڕاهێنانیان پێکراوە بۆ ئەوەی وشەکان بەڕوونترین شێوە بڵێن. وشەکانیان ڕۆژانن، زۆربەی دیالۆگەکان لەسەر ژیانی ڕۆژانن و وشەی قورسیان تێدا نییە. چیرۆکەکەشە زانیت. بۆ نمونە زۆر بمان لە منداڵیەوەم فیلمانەمان بینیوە، بۆیە تێگەیشتن لە چیرۆکەکە ئاسانترە و دەتوانیت فۆکست لەسەر زمانەکە بێ زیاتر. ئەو کەسانەی کە ئاستیان پێشکەوتووە چی؟ سەیری چی بکەن؟ دەتوانیت بچیتە سەر فیلمە کۆمیدی ڕۆمانسیەکان. تەنیا ئەوەیە لە سەرچی گوگڵ بنووسە ڕۆم کۆم کە مانای ڕۆمانسی کۆمیدی دێت، یان فیلمە ئاسانەکانی تر. هەنگاوی دووەم، ژێرنووسی ئینگلیزی. دەبێتە باشترین هاوڕێت ئەگەر بە دروستی بەکاری بێنیت. با بە یەک شتێک لای بکەینەوە. ژێرنووسی کوردی دوژمنی فێربوونە، چونکە مێشکت فێری تەمبەڵێ کات و تەنها دەیخوێنیتەوە. بەڵام ئاگاداری یەک شتێکیش بن، ژێرنووسی ئینگلیزیش دەتوانێت ببێتە دوژمن ئەگەر تەنها سەیری بکەیت. ئەی کەواتە چارەسەر چییە؟ یاسای یەکەم جار گوێگرتن. کاتێک سەیری دیمەنێکەکەیت سەرەتا هەوڵ بدە بەبێ خوێندنەوەی ژێرنووسەکە تێبگەیت. ئەگەر تێنەگەیشتی ئەو کاتە سەیری ژێرنووسی ئینگلیزیەکە بکە و بۆی بزانیت وشەکە چی بوو. بەم شێوەیە مێشکت چالاکەکەیت. کەواتە سیرکردنی فیلم و ئەنیمەیشنەکان بە ژێرنووسی ئینگلیزی یەکێکە لە هەر هەنگاوە گرینگەکان. هەنگاوی سێیەم، شێوازی سێجا سیرکردن. ئەمە بەهێزترین تەکنیکە دیمەنێکی کورتی یەکخولەکی هەڵبژێرە و کە بدڵتە و ئەم سێ قۆناغی بەسەرا جێبەجێ بکە. قۆناغی یەکەم، بە ژێرنووسی ئینگلیزیەوە سەیری بکە. ئامانجدەوەیە 100% لە چیرۆکەکە تێبگەیت، هەر بشەیەکی نوێ هەبوو لە تیمیرەکان تا ڕاستەوخۆ بینووسە. قۆناغی دووەم، شیکاری زمان. چۆن؟ دیسانەوە سەیری بکە، بەڵام ئەم جارە فۆکسە لەسەر زمانەکە بێت. ڤیدیۆکە ڕابگرە. ئەو ڕەسە جوانانە چین کە بەکار هاتوون، ئەو زاراوانە چین، بۆچی ئەکتەرەکە بەو تۆنە قسەی کرد. قۆناغی سێم، ڕاهێنانی چالاکانە. ئێستا بەبێ ژێرنووس سەیری بکە، هەوڵ بدە لەگەڵ ئەکتەرەکەدا قسەکان دووبارە بکەیتەوە، بزانە ئایا ئێستا بەبێ یارمەتی یەکەیت یاخود نا. هەنگاوی چوارەم، ڕاهێنانی سێبەر، شادۆوین. لە گوێگرەوە ببە بە قسەکەر. ئەمە کۆتە هەنگاوی نهێنیە. دوای ئەوەی دیمەنێکت چەند جارێک بینی، ئێستا کاتی ئەوەیە ببی بە سێبەری ئەکتەرەکە. باشە، چۆن؟ دیمەنەکە لێ بدە و ڕێک لە هەمان کاتدا و بە کەمێک دواکەوتنەوە هەوڵ بدە هەموو قسەکانی ئەکتەرەکە وەک خۆی بڵیتەوە. گرنگی بە تۆنی دەنگ، خێرایی و هەستەکانیشی بدە. ئەو کات وا هەستەکەی کەوا خۆت ئەکتەرەکەیت و لەناو فیلمەکەیت و لەناو کەش و هەواکەیت. ئەمە چی دەکات؟ ئەم ڕاهێنانە ماسوولکەکانی دەمت فێری جوڵەی نوێکات و واکە شێوازی قسەکردنت زۆر سروشتیتر و نزیکتر لە ئەمریکەکان دەربکەوێت. ئاکسنت، وەک هەموو جارێک کە من لە ڤیدیۆکانە باسمە کرد. کەواتە هاوڕێیان، با بە خێرایی هەر چوار هەنگاوە زێڕینەکە دووبارە بکەینەوە. یەکەم، فیلمی ئاسان و گونجاو هەڵبژێرە وەک فیلمە ئەنیمەیشنەکان. دووەم، هەمیشە ژێرنووسی ئینگلیزی بەکاربێنە نەک کوردی. سێیەم، شێوازی سێجا سیرکردن بەکاربێنە بۆ تێگەیشتن شیکاری و ڕاهێنان. چوارەم، ڕاهێنانی سێبەر، شادۆوین. ئەمە بکە و قسەکان لەگەڵ ئەکتەرەکەدا بڵێرەوە بۆ جوانکردنی شێوازی قسەکردنت. ئاکسنت. بە جێبەجێکردنی ئەم چوار هەنگاوە دڵنیا بن هەر فیلمێکە بێتە باشترین مامۆستای ئینگلیزی بۆتان. ئەمانە چوار هەنگاوی زۆر سادە و کاریگەر بوون. پێویست ناکات لە یەکەم ڕۆژەوە هەمویان بکەیت، تەنها یەکێکان تاقیب بکەرەوە و کاریگەریەکەی ببینە. ئێوە چ ڕێگایەکی تر بەکارهێنن بۆ فێربوون لە ڕێگەی فیلمەوە؟ لە کۆمنت بۆمان بنووسن.
زۆر سپاس بۆ سێرکردنتان، لایک و سبسکرایبتان بیر نەچێت تا ڤیدیۆی داهات و خواتان لەگەڵ.